بەڕاستی ئەمە ناڕەزای خەڵکە و خەڵکەیەکەوە تەواو بێزار بووە بێتاقەت بووە هەمووی بیانی ئێستاکە بەم شێوەیە ئەی چۆن دەری بڕی ناڕەزایی ئەی چۆن ئەی لە فەڕەنساش بە هەمان شێوە خەڵک هاتە سەر جادە سارانە سوچان لە فەڕەنسا بۆی داواکاری بیانی ئێستا لێرە بە شێوەیەکی هێمنانە هاتووە خۆی شتێکی نەکردو نێریشی بۆ دایرە بردویان یانی بەڕاستی شارستانیە ئەمە شتێکی جوانە یعنی ئەوە لەوە باشترە تۆ بچیت هەڵکتە سەر دایرە و بەرد باویژیت یاخود ئەمە بە شتێکی مۆدێرنە شتێکی زۆر باشە. ئێوە تاکەی بەنیازن بەردەوام من و تاکەی حکوومەتی وەڵامتان بەردەوامبووی ئێمە ئەوەیەک هەتاوەکو داواکارەکانمان جێبەجێ نەکرێت ئێمە لە گربوونەوە خۆپشاندان بەردەوامە بین حتاکو داواکاریەکانمان جێبەجێگرێت داواکاری سەرەکی ئێمە ئەوەیە بۆ تەکسیەکان بنزین بکرێتەوە بە 500 دینار لەبەرەوەی هیچ دەری نایەنێ 600 دینار و 700 دینار کەم نییە بۆ تەکسی کەسابەتی لەسەر ئەوە بێ اینجا بنزینخانە ئەوەندە دابین بکرێت بۆ تەکسی کە سەرە نەگیرێت چکە ئێمە لە 190مان نەفری تەلەبەمان هەیە نەفری تایبەتمان هەیە داوامیان هەیە ناکرێمە بچین ڕۆژانە 3 ساعت 4 ساعت سەرە بگرین بۆ بنزین دەگەی ئەمە وەڵامدانەوەی داواکاری نەبوو کە کە وەڵامی ئێمەیان نایەوە ئمە ڕۆژانەمە ئیشمانە پیشەمانە بەڕاستی تاسیرێکی زۆری کردوتە سەر گیرفانی ئەمە ئێمە لەم وەزعە بە 850 ژەمێ بەس تەکسیەکانمانە سوڕاندەوە ژنا ئیسفادی بۆ ئێمەتیان نەبوو بەس چییە جوڵەمان هەبوو بەڵام ێسێ کردوانە بە 1050 ئەم دوو بەنزیخانەیە شانداناوەیشان لە دەرەوەی شار و ئەمی شار بە هەشێوە لە دەرەوەی شارە یەشان لەسەر ڕێی تاسوجەیە بەرەو بازیانێکشان لەسەرجێ ڕێگەی مێرگەپانە ئەمە بەس مەقسەی ئەوەیە بازارێکە سرف بێ بنزینی بازاری لە بازارە سرف بێت تەکسی ناچێت لەوێ 6 ساعت 7 ساعت بەریش ناکەوێ هەبێ بە بەتاڵی بیتەوە زۆر جاری ئەم خەڵکەی لە